تۆپەڵەگڕێک لە ئاسمانی کەرکووک دەکەوێتە خوارەوە. سەدان مۆبایل ڕوویان لە ئاسمانە و دیمەنەکە تۆمار دەکەن. تەنە گرگرتووەکە دەکەوێت بە زەویدا و دووکەڵی ڕەش ئەو ناوە دەتەنێ، بەڵام هێشتا کەس نازانێت چییە. کاتژمێرێک دوای ئەوە ڕاگەیاندنی ڕەسمی دەرچوو. ژووری ئۆپەراسیۆنەکانی کەرکووک ڕایگەیاند ئەوەی کەوتۆتە خوارەوە درۆنی ئەنکای تورکیە و هێزی ئاسمانی عێراقی بە سیستەمێکی فەڕەنسی خستێ خوارەوە. درۆنی ئانکا فەخری پیشەسازی سەربازی تورکیە. ئەم درۆنە لەلایەن کۆمپانیای تالی تورکیەوە دروست دەکرێت. ئەم فڕۆکە بێفڕۆکەوانە هەمە کارەیە، هەم بۆ چاودێری و زانیاری کۆکردنەوە بەکاردێت، هەم بۆ هێرشبردن و گورزوەشاندن. درۆنەکە دەتوانێت لە بەرزی 9 کیلۆمەتر بفرێت و موشکێک هەڵبگرێت کە 200 کیلۆ قورس بێت. بە مانگی دەستکردەوە گرێ دراوە و بە لەیزەر ئامانجەکانی دیاری دەکات، بۆیە ڕێک لەو شوێنە دەدات کە دەیەوێت. یەکەم جار ئەنکا لە ساڵی 2010 بەرهەمێنرا و 3 ساڵ دواتر هێزی ئاسمانی تورکی بەکاری هێناوە. تێچووی ئەو کاتی پرۆژەکە سەر و 200 ملیۆن دۆلار بووە. ئەم درۆنە بەوە دەناسرێتەوە کە خێرا دەفرێت و ڕادارەکان بە ئاسانی نایناسنەوە. بەم دوایە گەشەی پێدراوە و دەتوانێت درۆنی کامیکازی خۆکوژ لەگەڵ خۆیدا هەڵبگرێت و زۆر جار بۆ لێدان لە پەکەکە بەکارێنراوە. درۆنە تورکیەکە چەند ساڵە لەم سەر بۆ ئەو سەری ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان تراتێن دەکات، بەڵام ئەم جارە کەوتە ناو تەونی هێزی بەرگری ئاسمانی عێراقی و بە باڵشکاوی خرایە خوارەوە. هێزی بەرگری ئاسمانی عێراق دەڵێت کە درۆنەکە لە ئاسمانی کەرکووک نزیک بوویەوە، بۆ ئاگادارکردنەوە تەقەیان لێ کردووە، بەڵام گوێی پێ نەداوە، بەڵام بە سیستەمێکی پانستێری فەڕەنسی لێیانداوە و خستویانەتە خوارەوە. تیمی 964 لە وردەکاری سیستەمەکەی کۆڵیەوە. ئەو سیستەمە رووسیە نەک فەڕەنسی. پانستێر لە سیستەمە زەبەلاحەکانی رووسایە. توانایەکی بێوێنەی هەیە لە بەرپەرجدانەوەی ئامانجی ئاسمانی دوور و مامناوەند. رووسیەکان پێی دەڵێن درۆن کوژ و کۆپتەر کوژ، چونکە زۆر بە ئاسانی لە ئاسمان دەیان کاتە تۆپەڵە ئاگر. پانستێر توانایەکی لە ڕادەبەدەری هەڵدانی موشکی هەیە. لە یەک کاتدا دەتوانێت وەڵامی 20 ئامانج بداتەوە و جگەل لە تەنی باڵدار بە تەنی جوڵاوی سەرزەویش دەوێرێت. لە پاش ساڵی 2016ەوە عێراق چەندانەیەکی لەم سیستەمەی رووسیا کڕیوە و لە کاردان. میدیا رووسیەکان بە شۆخیەوە باسی کاریگەری ئەو چەکە دەکەن و دەڵێن تەنانەت بنکە سەربازیەکانی ئەمریکاش لە عێراق بە پانستێر دەپارێزرێن.